ئەنجامی ڕێفراندۆمی کوردستان کلیلی سربەخۆیی کوردستانە. ئەم دروشمە سەرجەم کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان و ڕووسیاشی کۆ کردووەتەوە. ئەوان هەمویان بەیەک ئامانجووی لەژێر یەک ئاڵا یادی گرنگترین پرسی نەتەوەی دەکەنەوە. کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێفراندۆم با زیندووکردنەوەی یادی کۆماری کوردستان لە قەڵەم دەدەن. پشتگیری حزب دموکرات کوردستان ایران ل رفراندوم باشوری کوردستان لسر بنگها او فلسفه و باوریا نتوی و نشتیمانی بو او کو جدال جغرافیا باشوری کوردستان تعبیر ل اراده نتوا کرد ل همو پرچه کوردستان دکه بتایبەتی او رفراندوم کو برنگی مدنی برنگی دموکراتی گل کرد یعنی زیده لصدا 93 ارکر او مجارکی گل گرینگ بو و لسر آستا نوخوایی و لآستا نودولتی ده. ئەگەرچی کورد لە سەرجەم پارچەکانی کوردستان چەندین حزب و لایەنی سیاسی هەیە، بەڵام هەمویان چاویان لە ڕێفراندۆم بووە و سەرۆک بارزانیش بە ئاڵا هەڵگری ئەو ڕێگایە لە قەڵەم دەدەن. کوردانی باکووری کوردستان دەڵێن ڕێفراندۆم گەرچی لە باشوور بوو، بەڵام دەنگی 50 ملیۆن کورد بوو. هر باکوری 30 میلیون کرد پشتوان وی رفراندومه یعنی پشتوان سرخابون کردستانن پشتوان مافی کرد و کردستانن ام لحمی پارچه کردستان لکیجا بهش به دخوازن کرد آزاد به ستاتوی که وی سیاسی هبه دولت وی هبه و به سر بخواه آزاد به قدر خواه بخواه کفشکه ڕۆژی ڕێفراندۆم ڕۆژی هەڵکردنی ئاڵای سربەخۆیی و ڕۆژی هاودەنگیە. ئەو ڕۆژە بیری سیاسی تاکی کورد بە دەوڵەت بوون بوو. ئەمڕۆ باشووری کوردستان باوەشی بۆ کوردانی پارچەکانی تر کردوەتەوە و کوردانی ڕۆژاوای کوردستانیش ئەم یادە و ڕۆڵی سەرۆک بارزانی بە نوێگەری لە هزری سیاسی کورد لە قەڵەم دەدەن. چمکی ئەم ji herêmeke vêrat bên Bihara Erebî Serok Barzanî karibû îstîcaba vê guhartina a li rojhilata navîn çê dibe tedî guhartinek mezin tê çêkirine ew ya berî giştî pêxemberê ve guhartinê bû û rojeke em ji wek tapiyekê ji me re ava kir nebes ji bo karekî netew ji bo karekî demokrasî jî bi hacetekî demokrasî kêm yanî hakim û serokên vê herêmê vegeriyana referandum çêkirine ji bo gela. لە وڵاتی ڕووسیاش زیاتر لە 1 ملیۆن کورد هەیە. ئەوانیش پشتگیری خۆیان بۆ ڕێفراندۆم دەربڕیوە. ئەو پرسە نەتەوەیەش بەهی هەموو کوردێک دەزانن. vê rojê em ê emreda bîr nekin. Kilîta referendum esas armanca nêmenî ne. Armanca me serxabûn û azadiya Kurdistan e. Kilîta referendumê jî destê miletê me dane weke Cinabê Serok Barzanî jî gotî û her wiha em weka Kurdê Sovetê taybetî Kurdê diaspora çavê me lê ye serxabûn û azadiya welatê me û em welatê xwe hemû parçê Kurdistan re taybetî Başûrê Kurdistan. Kurdê Sovetê berê bi weka qelekê pişta we ne û her gaveke êrişek be yan metirsîkê be em li rex welatê xwe ne miletê xwe ne. 3 ساڵ بەسەر گەورەترین دەستکەوتی کورد تێدەپەڕێ. کورد بە یەکگرتووی باسی یادەکە دەکەن و هیواخوازن ساڵ ڕۆژی ڕێفراندۆم کە بە ڕزگارکەری کوردانی هەر چوار پارچەکە ناو دەبرێ ببێتە هەوێنێک بۆ ئاشتی و یەکدەنگی و کلیلی ڕاستەقینە بێت بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر.